کنفرانسی وەزارەتی خوێنی باڵا توێژینەوەی زانستی لەسەر سیستەمی بۆڵۆنیا کە سیستەمێکی ئەوروپی جیهانی نێودەوڵەتیە لە هەرێمی کوردستان لە هەولێر بەڕێوە دەچێت. کۆنفرانسەکە بۆ 2 ڕۆژە. لەم کۆنفرانسەدا ئامانجەوەیە کە چەندین بواری زانستی لەسەر پرۆسەی بۆڵۆنیا گفتوگۆی لەسەر بکرێت، هەروەها ڕازیبوونێک و هەماهەنگیەک و کۆدەنجێک لە ناو کۆی سێکتەری خوێنی باڵا لە هەرێمی کوردستان دروست بوێت بۆ ئەوەی بتوانن ئەم سیستەمە پێڕۆ بکەن. بۆ زیاتر گرنگی ئەم کۆنفرانسە و ناوڕۆکی کۆنفرانسەکە پێم باشە بچمە لای بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێنی باڵا و توێژینەوەی زانستی کە دەمێکە سەرقاڵی ئەم کۆنفرانسن. دکتۆر جان نیۆڕۆتان باش، گرنگی ئەو کۆنفرانسە باز دەکەن، بەڵام سەرەتا پێمان بڵێ لە کۆی ئەو پرۆسە گۆڕانکاریە و ڕیفۆرمێکە لە خوێنی باڵایەوە دەستان پێ کردووە، ئەم پرۆسەیە ئەم کۆنفرانسە لەکوێی ئەم گۆڕانکاری ئەو ڕیفۆرمانەدایە؟ زۆر سپاس کاکە نەهەرۆ، جەنابەت مطلعی و یەکی لە هاوبەشەکانمان لە جێبەجێکردنی ڕیفۆرمەکانمان بۆ بینەرانی بەڕێزی کوردستان و کوردستان 24 دەبێت ئەوە بۆم بکەمەوە کە ئێمە هەر لە سەرەتاوە کە دەست بەکار بوون لە وەزارەتی خوێنی باڵا تەمان بە ئامادەکردنی هەندێک تێبینی و سەرنج پێشەوەی دەست بەکار بوون پۆزیشنە هەستم کرد کە وەزارەتی خوێنی باڵا سێکتەرەکە پێویستی بە کۆمەڵێک ڕیفۆرم هەیە بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ موعتەیات و پێدراوەکان و گۆڕانکاریەکانە بتوانێت پێ بە پێ هەنگاو بنێ. بۆیە بیرمان لەوە کردو کە ئەجەندایەک بۆ ڕیفۆرم حازر بکەم. هەر کەس لەسەرتا دەست بەکار بوو بەشێک لە ئەجەنداکەم خستە ناو ئەنجومەنی وەزارەت و کۆمەنتی ئەکادمی کوردستان و بەسپاس و هەموویان ناوکاریان کردین. هەندێکی تری ئەوان لە ڕووی ئیداری و هەندێکی لە ڕووی زانستی ئەکادمیەوە پێویستی بۆ ورچێر خۆمانی بۆ ئامادە بکەین و تەشریعاتی قانونی باشتر بکەین، زمینەی کولتوری و کۆمەڵایەتی ئابووری تەنانەت سیاسی هەرێمی کوردستانشی بۆ ئامادە بکەین. یەکی لەو پرسانە پرسی بۆڵۆنا پرۆسێس من بە وردی لە قوڵایە فەلسەفیەکەی بۆڵۆنا تێگەم و تێشەگەم ئافاقەکانی چییە و تێشەگەم بۆچی ئەم سیستەمە پێویستە بە وڵاتی ئێمە، بۆچی بێت داعمی بکەین. بۆ یەکی لەو پرۆژانەی کە لەسەرتا دەست بەکاربوون و داعمم کرد مەسەلەی بۆڵۆنا پرۆسێس. بە سوپاسەوە ئێمە لەژنێکی باڵای جێبەجێکردنی پرۆسێس بۆڵۆنا پرۆسێسمانە بە سوپاسی ئەندامەکانێکم سەرۆکەکە یەکەم یەک بێکەوانەکە لەگەڵ لەناو ئەنجومەنی وەزارەت دیدگای باشە بوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین باشتر تەقوی ئەم سیستەمە بکەین. لە ڕابردووان نەتوانرا بۆی هەر لە مەرجی گۆڕانکارەکانی کابینەکە نەتوانێت هەمەلایەنە هەموو چوارچێوەکەی دیاری بکرێەوە، ئەرزێتەکەی بۆ خۆش بکرێەوە، لایەنە جۆراجۆرەکانی لێک بدرێتەوە تێگەشتێکی قوڵتر ئەم کۆنسێپتە شۆڕ بکاتەوە. بۆ ئێمە بیرمان لەوە کردو کە بۆڵۆنیا کۆنفرانسی بۆڵۆنا پرۆسێس بکەین. بۆ ئەم پرسە بردمان ناو ئەنجومەنی وەزارەت ئەنجومەنی وەزارەت تەرحم کرد بۆ بەرادەران کە پێویستمان بۆ ئەوەی ئەم لەم تۆقیتەیە ئەم کۆنفرانسە بجێڕین بۆی ئافاقەکانی ئیشکالێتەکانی ئاڵنگاری تەحەدیاتەکانی بکەین وەرباس و لێکۆڵینەوە و کۆنفرانس بکەین محەطەی پێداچوونەوە هەڵسەنگاندن چیمان کردو لەکوێن و پێویستە چی بکەین. ئەم سێ پرسیارە لە کۆنفرانسەوە کۆنفرانس پێمان بڵێت چیمان کردووە تەقیم وەقعەتی خۆمان بکەین، لەکوێ داین، لەکوێ ڕاوەستاین، ئاڵنگاری تەحەدیەکانمان چییە، چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین، خۆمانی بۆ مۆبیلیزە بکەین و چیمان دەوێت و چی بکەین لە مستەقبەلە. ئەم سێ پرسیارە پرسیاری گرنگی چارەسازی کە پێویستی بە پەیوەندی بە مستەقبەلی تاک بە تاکی خوێندکاران و قوتابیانی کوردستانەوە. بۆ ئەم پرسە لەژنەیەکی باڵای ئامادەکاری بۆڵۆنا پرۆسێسمان دانا بە سەرۆکاتی برای بەڕێزم کاکتۆر ئامانج عەبدوڵڵا سەعید ڕاوێژکاری وەزارەت و لە ئەندامەتی هەموو زانکۆکانی کوردستان و یاریدەری زانستی سەرۆکی زانکۆکان و لیژنەیەکی باڵای کارگەڕی بۆ دانرا ئیداری بۆ دانرا. ئەم لیژنانە هەموو ئەو لە ماوەی 3 مانگی ڕابردوودا توانە بڵێم 10 سەعات کۆبوونەوەیان کردووە ماندوو بووم بۆ ئەوەی ئەمە دەستە بەرگەین کە ئەمڕۆ بین لێرە قسە لەسەر بکەین. جگە لەو گفتوگۆیانە دکتۆر جەنابی وەزیر دەتانەوێت لەم 2 ڕۆژەی کۆنفرانسەکەدا چ جۆرە کۆدەنجێک لە نێو سێکتەری خوێنی باڵا بتوانێت ئەم پرۆسە لە هەرێم ئەوەیەکی لە پرسە هەرە گرنگەکان بکەوای لێکردین ئەم کۆنفرانسە بجێڕین بیبەستین چکە پێویستمان بە چوارچێوەیەکی نیشتیمانی هەبوو نەشناڵ فرێمێکمانە بێ بۆی بتوانین ئەمە جێبەجێ بکات. دەربازی بکەین لە میزاج، دەربازی بکەین لە دەبڵ ستانداردی، دەربازی بکەین لەوەی هەر زانکۆیەک بە ئارەزەی خۆی بیکات لە تەمومەشیش دروست بوو کە خوێندکاران و قوتابیان بە چاویان ڕوون نەبوو بۆ ڕێکشەوە بە چ ئاراستەیەکە ڕۆن. من تەئکید دەکەمەوە ئێمە ناتوانین بۆڵۆنا پرۆسێسێک بە تام و بۆ تانوپۆی فینلندا و ئیتالیا و وڵاتانی یەکێتی ئەوروپا کە خۆتە زانیم سیستەمی ناوچەی ئێرۆیە خوێندی ناوچەی ئێرۆیە
جێبەجێ بکەین بەڵام دەتوانین ڕەهەندە باشەکانی خاڵەگەشەکانی خاڵە پۆینتە بەهێزەکانی بینین لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین و با بڵێن ئاوێتی بکەین لەگەڵ واقعیەتی کولتوری کۆمەڵایەتی ئابووری سیاسی تعلیمی خۆمانە قانونی خۆمانە بۆی بتوانین ئەو ئافاقانەی کە بۆڵۆنا پرۆسێس ئەی کاتەوە بەڕووی خوێندنی ئێمەدا بتوانین ئیسفادان لێ بکەین سوودیان لێوە بگرین مەسەلەی ئینتەرناشناڵایزیشنە مەسەلەی فەندینگە مەسەلەی پەیوەندی دروستکردن لەگەڵ دنیای دەرەوەی خۆمان مەسەلەی دروستکردنی پەیوەندی لە نێوان پرۆگرامەکانی خوێندن لە هەرێمی کوردستان و بازاری کاری کوردستان بۆ ئەوی خوێندکارانی کوردستان قوتابیانی کوردستان بتوانن لە کێبڕکشەی کاریکارە فرصەتی باشتریان دەست پێ ئەم سیستەمە طبعاً من ئەمەیە ئەوەش بڵێم بە لە ڕێگەی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتانەوە ئێمە عەسای سحریمان پێ نییە خەڵکی شاوەڕێ ئەوە نەکە ئەمە لە کون فەیەکونەکان وەکو پلان ئۆن و ئۆفی بکەین لەو کۆنفرانس دەچین خەڵکی ئادەی چی کرا ئەمە پێویستی بە لایەنی کەم بێتە پرسێکی نیشتیمانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرتاسەری حکوومەتە بە دیدێکی نیشتیمانی داعمی بکات پێویستان ڕەنگە لە هەندێک جا محەتاتە پێویستان بە گۆڕانکاری هەندێک یان هەموارکردنی هەندێک لە یاساکانە بێت پێویستان بە پێداچین هەندێک لە ڕێنمایەکانی دارایی دەبێت یعنی ئەمە بە خۆی ڕێنمایی و ڕکوارمنت و پێوەر و پەیوەندانگی جیاوازیە ئەو سیستەمی ڕابردوو کە بۆیە ئاسان بوو لای ئەمە 56 ساڵ بوو لە هەواڵاتی ئێمە ئیشی دەکرد وە سیستەما تەقلیدەکەی ڕابردوو سیستەمێک بکە هەڵهێنراوی ناو سیستەمی توانم بڵێم اشتراکیت و تەنانەت بەعس و یا جۆرێک لە ئەوەی کە هیچ مەجالێکی ئۆتۆنۆمی و مۆبایڵەتی باویشی نەماوە جوابگوش نییە بۆ شتێک ئەم سیستەمە وەکوتم ئیجابەتەکەی زۆرە من هیوادارم بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی باشی بکە داعمی باشی وەکە بۆی لە ساڵانی داهاتووە هەنگاوی باشتر بنێ و قۆناغ بە قۆناغ بچێتە پێش ئەم سیستەمە بە بەردەوام بێ دەستمان پێوە بێت بەڵام دکتۆر بە بەردەوامی ئەبێ ئەو هەوراز و نوشێوانی دێتە ڕێ ئێمە بیپارێزین نەکەوێ نشکێ پاشەکشەنەکە ئەوردەودا ئەمە بۆیتم پێویستی بە دەعمی سەرتاسەری حکوومەتە کۆمەلگای ئێمە بە شێوەیەکی گشتی ئەم بەشێکە لەو ڕیفۆرمەی ئێمە داوامان کردەوە ئیشمان سەر کردووە بۆ ئەوەی بتوانین ناوەندەکانی خوێندن بە بازاری کاری کوردستانە ببەسینەوە بۆ ئەوی دڵنیابین لە کۆڵتی خوێندنەکەمان بۆ ئەوی بتوانین لە ڕێگەی خوێندنەوە ئەوەی کە دێتە ناو ناوەندەکانی خوێندن هەلێکی کاری سەربەرزانە و شەرافەتمەندانە بۆ خۆی لە داهاتوودا دەستە بەرکە ئەمە هەموو ئەو تحقیقا ئەو ئامانجانە تحقیقەکە کە ئێمە لە چوارچێوەی ئەجەندای ڕیفۆرمی خۆمانە لە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەستمان داوەتە تەواو بەشێکی پنتێکی باڵە هەنگاوێکیان لیڤڵێکە لە لیڤڵەکانی ئەم سیستەمی خوێندنی ئێمە خوا یار بێ ئینشاڵڵا ئەوەکانی تریە توانین جێبەجێ بکەین بە فراوانکردنی خوێندنی تەکنیکی و ڤۆکەشنەڵشەوە خوێندنی پیشەی لە هەرێمی کوردستانە کۆشور پرسێکی یەکجار گرنگە بۆ ئەوی ئەم خوێندن ئاکادیمیە جار بەجارە گەر ڕوسەتشم دەرێت سەرمە قسە بکەم دوای حەزەکەی دێمە سەرەوە لەسەر کتێبەکەی جەنابی شت قسە لەسەرەوە دەکەم بەڵام بەر لەوە 8 ساڵێک بەر لە ئێستا بەشێک لە زانکۆ حکوومیەکان لە هەندێک لە بەشەکانیاندا لە هەندێک لە بەشە زانستیەکانیاندا سیستەمی بۆڵانیان تا ڕادێک پێشکەش کرد و تەطبیقیان کرد بۆ نمونە زانکۆی چەربۆ زانکۆی زاخۆ زانکۆی سۆران پایلۆت پرۆژێکت ئێستا ئەم پرۆسە لەکوێدایە هەم لەناو ئەو زانکۆیانەوە هەم لەناو زانکۆیەکانی دیکەی نەکرد تەنها حکومی بەڵام ئەهلیش بەڵام ئێستا ئەتوانین وڵێن سێ تا 6 زیاتری زانکۆکانی کوردستان بە ئالی حکومیشەوە ناوەندی با بڵێن پرۆگرامەکانی خوێندیان بەسوتەوە بەم سیستەمەوە بەڵام هێشتا تەواو هێشتا 100% نییە وەکوتە پێویستی بەوەی لە خۆناغی داهاتەوە وردەودا بە هێمنی بەڵام بە دڵنیاییەوە هەنگاو بنین بۆ ئەوی بتوانین کە ئامانجەکانی پرۆسەکە ئامانجەکانی سیستەمەکە نەکەینە قوربانی هەڵپە هەڵپ و پەلە ئەوانە چکەوتم ئێمە هەم کولتورێکی دەوڵەمەندمان لە مەجالە نییە هەم ژێرخانی زانکۆکانمان پێویستی بەوەی هێواش وردەودا ئامادەیان بکەین بۆ سیستەمەکەی لەسەر جێبەجێ بکەین یانی ناتوانین کوتومت ئەوەی لەوێ کراوە بینین و لێ تەطبیقی بکەین چکەوە هەمشتەکە تەندروست نابێ و ڕەنگە محکومی بە شکستێک بە سەرکەوتنی ئەمە جوهدمان بۆەوەی کە پرۆسەکە بەرەو سەرکەوتن ببێن ئینشاڵڵا بکەن خزمەتی خەڵکی کوردستان و قوتابیانی کوردستان لەسەر تەواوی ڕیفۆرمەکانی خوێندنی باڵا پێم وایە لە ئەزمموی کارکردن لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە وەکو وەزیرێک لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی تازەدا لەم کابینەی ئێستادا کتێبێکتان بڵاو کردوتەوە لە کتێبەکەتاندا باستان لەو ڕیفۆرمانە کردووە ئەو ڕیفۆرمانەی دی کامانن کە وەکو سیستەمی بۆڵۆنیا پێتان وایە سوود بە کۆی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان دەگەێنێت خۆی یەکی لە هەرە گرنگەکان ئامانجاری گرنگەکانیش ئاکامەکانی فێربوونە لە هەرێمی کوردستانە چیمان دەوێت لە ئاکامەکانی فێربوون ناوەندەکانی ئەکادیمیا ئەبێ چی بکەن کامانن ئەو سکیڵانی بۆ بازاری کاری کوردستان پێویستە
کە ئەمە استراتیژەکە بوو پێویستمان بۆی کۆمەڵی گۆڕانکاری پارالێڵ بکەین بۆ ئەوی بتوانین ئەم ئامانجە تحقیق بکەین. ئەم ئامانجە نابێت ئەبستراکت سەیری بکەین، مجرد سەیری ئامانجەکەوێ بە سەیری فاکتەرەکان و هەلومەرجەکانیش بکەین. ئەگەر هەلومەرجەکانمان جوان خوێندەوە فاکتەرەکانمان باش بۆ تیار و ئامادە کرد ئێمە ئەتوانین ئەو ئامانجیان تاقیکردن. یەکێک لە گرفتارە گەورەکان لە کوردستانە مەسەلەی ئەدمیشن سیستەمە، سیستەمی وەرگرتن و قبوڵی مرکزیە. ئەم سیستەمە هەتاکو ئەم دقیقەیە هیچ زانکۆیەک لە هەرێمی کوردستانە ڕۆڵی لە دیاریکردنی پێوە و پێودان و کوواڵەتی ئەو قوتابی خوێندکارانە نییە کە شایستگییان نەبێن لەناو زانکۆکانە دەست بخوێنن. زۆر هەمی تریشیان یەکێکیشەوەیە هەموو قوتابیانی خوێندکارانی کوردستان نەیانێ هەمویان بێن بەکار دەست بخوێنن، ڕەنگە هەیان بێبیانێ کارێک فێر بن لە ڕێگەی سمستەراتی کورتەوە کۆرسی کورتخایەنەوە یان پەیمانگا و دیبلۆمەوە بتوان ئەمە جێبەجێکەن بۆی بتوان لە بازاڕە کارێکیان دەستکەوە بتوان بە شادەکەی خۆیان دەرگایەکیان بۆ بکەیت. ئەمە وابەستەی ڕێنمایەکانی وگا وەزارەتی دارایی هەندێک ڕێنمایەکانی ڕێکخاتەوە طبعاً وەزارەت حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لەو سەکتارانی کە پێویستی بە دەعمی ئەوەیە کە هەری کار بۆ ئەم خوێندکار و قوتابیانە دەستەوە بکەن. ئەمە یەکێک لە ئامانجەکانی ریفۆرمەکەن. یەک ریفۆرمێتری گرنگەمەی ئەمە بەش باس بکەن زۆر بە کورتی بەسەر چاو سیستەمی تەمویلکردنی زانکۆکان سیستەمێکە بەڕێی من کاتی خۆشی قسەم لەسەر کرد ئەبێ بگۆڕدرێت، ئەبێ ئەم سیستەمی پارەدانە بە زانکۆکان بدرێ بە خوێندکار، بدرێ بە قوتابی. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سیستەمێکە خوا یاری بە من تەواوی تەفاسیلەکەش ئەنێرمە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی تەڵەبە ناچار نەبێ قەرز بکات، تەڵەبە ناچار نەبێ باوکی بخاتە ژێر بارگدانی دارایی و ئابووری خۆشیان بتوانن کە لە ڕێگەی ئەم هاوکاری و کە حکوومەت یانەکان پاڵپشتێکە حکوومەت بیانەکە پارەی خوێندنی خۆیان دەستەبەر بکەن و ئینشاڵڵا لە داهاتووش کاریشان دەستەکەی لە مەجالەیە بۆ مشکلی کۆڵتیشمە بە چارەسەری بێ زانکۆی حکومی و ئەهلی نامێنێ تەفاسیلی زۆر لە مەجال نییە بەداخەوە. دڵنیام لەماوەی دوو ڕۆژەدا قسەی زیاتر دەکەین. دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێنی باڵا و پێشینەوەی زانستی زۆر سوپاس کە لەگەڵم. زۆر سوپاس.